بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی ئازیز خۆشحاڵم ئەم ئێوارێژ بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. تەوەری ئەم ڕۆمان باز لە قەیرانێکی گەورە دەکەین، باز لە ئاڵنگاریەکی گەورە دەکەین کە بەڕاستی شیرازەی خێزانیشی تێکداوە لە هەرێمی کوردستان. بەڕاستی ماڵ نییە لە هەرێمی کوردستان بەدەست ئەم دەردەوە نەناڵێنێ. بەداخەوە بەشێکی زۆر لە پەرلەمانتاران، لە ڕۆشنبیران، لە شارەزایانی بواری ئابووری لەسەرەوە کۆکن کە ئەتوانرا دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەم شێوازە نەبێ. ئەویش گرفتە گەورەکەیە کە ماڵ نییە ئەم دەردەی بۆ نەگوازرا بێتەوە، دەردی بێموچەییە. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2014ەوە لە دوای ڕاگەاندنی بەحساب ئابووری سەربەخۆ وردە وردە لێکەوتە خراپەکانی ئەم ئابووری سەربەخۆیە ساحەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستانی گرتەوە. لە دوای ئەو ساڵەوە ئیتر وردە وردە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەست و پەنجەیان نەرم کرد لەوەی فەرمانبەران موچەخۆران لە هەرێمی کوردستان ڕابێنن لەگەڵ دۆخەکەیە. هەر قۆناغەی بەناوێکەوە مامەڵایان لەگەڵ دۆخی دارایی هەرێمی کوردستان دەکرد، جارێکیان بەناوی ئەوەی کە بوجەنیە، جارێکیان بەناوی ئەوەی کە پارە بەش ناکە، بەشێک لە پارەی موچەتان نەبڕین، جارێک تر بەناوی پاشەکەوتەوە، جارێک تر بەناوی خۆگونجاندنەوە، جارێک تریش هیچ پارەمان نییە و ئیتر خۆمان خۆش. هیچ ناوێکیان بۆ نەدۆزیەوە وەکو موچەی کە سێمانگی کۆتایی ساڵی 2023 بینیمان هیچ ناوێکی لێ نەدرا. تەبەن ئەو موچەی کە ئەژدرێت تەبەن ئێستا کە ئەمڕۆ 16ی دەی 2025 هێشتا موچەی مانگی 8 دابەش نەکراواتە 2 مانگ و 15 ڕۆژە موچەخۆر موچەی وەرنەگرتووە. بەداخەوە تەمەن ئەگەر موچەخۆرێک بەیانی موچەکەی وەربگرێ لە دوای ئەم بەروارەوە موچەی واتە مانگی هەژ وەربگرێ، ئیترە بێ بیدا بەچی، یعنی موچەکە ژیانی پێبەڕێ ناکە، بیداتەوە بە قەرزی دوکان، بیداتەوە بە کرێی پاسی قوتابیەکانی، بیداتەوە بە تەکسی هاتوچەی قوتابیەکانی، بیدا بە کرێی کارەبا، بیدا بە کرێی ئاو، بیدا بە کرێی خانووەکەی، بیدا بە پێداویستی ڕۆژانەکەی کە لە مارکێتەکان بە قەرزێنێت، ئیتر بیدا بەچی؟ ئیتر خاڵیە بێتەوە بە ڕۆژێک پارەکە نامێنێ، ئیتر ئەبێت 2 مانگ و 15 ڕۆژی تر ئەگەر بدرێتەوە چاوەڕێی موچە بکە. ئەمە پێی ناوترێ ژیانکردن، ئەمە پێی ناوترێ ئیدارەدان و موچە تەوزیعکردن. بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەر بە داخیشەوە، ینی داخێکی دیکەژەوەیە کە وەزارەتی کشمانەیە بەناوی وەزارەتی پلاندانان کە پلانمان نەدیوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی 10 ساڵە پێوەیە ناڵێن. من هیچی تر کات بە پێشەکەمەوە ناکوشم لەگە بەڕێز هودا محەممەد کاندیدی ژمارە 5 لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ پەرلەمانی عێراق شەنوکەوی لێککەوتە خراپەکانی پێنەدانی موچە بە موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین. هودا خان سوپاس بۆ ئامادەبوونت. بە هیوایەوەی کە ئینشەڵا لە مانگی لە 11 بەدواوە وەکو پەرلەمانتار بناسێنم. هودا خان طبعا خۆت لەناو ساحەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستانە، خۆت خێزانداری لەناو خەڵکیە ئەم لێککەوتە خراپانەی پێنەدانی موچە چ لێککەوتەیەکی لێککەوتۆتەوە لە ناو خێزانەکاندا؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بانگێشتەکەی بەڕێستان. وەکلایی هەمووان ئاشکرایە ئەمڕۆ بەداخەوە بێ بڵین بۆ 1,200,000 موچەخۆری هەرێمی کوردستان ڕۆژمێرێکی جیاواز و سیرمان هەیە کە ئەمڕۆ 76 مانگی 2025 بەداخەوە کە موچە نەدراوە. لێکەوتەکان طبعاً خەڵکی ئێمە زۆربان لانەیە بیر بکەینەوە پێنەدانی موچە لێکەوتەکانی زەرەر و زیانەکانی تەنها کەسی موچەخۆرەگرێتەوە، بەڵام وانە ئێمە 1,200,000 بە نزیکەی موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە بەپێی ئامار و داتای حکوومەتی هەرێم کە خۆی ئەیات. ئەم 1,200,000 موچەخۆرە بە تەنها موچە بۆ خۆی وەرناگرێ. نزیکەی
4 ملیۆن با بڵێن دانیشتووی هەرێمی کوردستان ژیانیان پێیوەستە بەم 1,200,000ەوە یان منداڵیانن یان هاوسەریان یان ئەو کەسانن کە ئەمان بە خێوکەری ئەو 4 ملیۆنن کەواتە لە 180 خەڵکی کوردستان چاوەڕێی موچەیە وە ژیان و گوزەرانی لەسەر ئەم موچەیە ئەڕوات ئەهلی بازاڕیش بە هەمان شێوە بەتەکیدی کە تۆ کە موچە نەدرا کە تۆ یعنی لە 180 موچە خۆر بێ موچە نەدرا کار دەکاتە سەر جومکەکانی تریش بازار بازرگانی یعنی ئەمانە هەر هەمووی کە تۆ پارەت پێ نەبوو کە ئەو خەڵکە پارەی پێ نەبوو یعنی ناتوانێت تەنانەت پێداویستی سەرەتایی خۆی دابین بکات کە ئەمە کارێکی یعنی کردوتە سەر ژیانی خەڵکی سەر دەرونی خەڵکی کە بەڕاستی ئێستا هەر بەردەوامیشە و هیچ چارەسەرێکی هیچ پلانێکیشی بۆ دانەراوە کە حەل بکرێ ئەم کێشەیە زۆر باشە یعنی ئەگەر ئەمە لێکەوتەکانی بێت کە لە 180 باست کرد بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەمە نابینن ئێستا شارەزایان وەکو بەڕێزت کە باست کرد ئەم لێکەوتە خراپانە نابینن کە ئێستا لە هەرێمی کوردستان لە مێژووە بۆیان نەنووسێت لە ساڵی فلان بۆ ساڵی فلان ئەم بەڕێزانە دەستڕۆیشت و دەسەڵاتدار و حکومڕانی هەرێمی کوردستان بوون بۆ بە خەمی مێژووی خۆیانەوە نی کاک سالار خۆی حکوومەتێکی فاشلمان هەیە حکوومەتەکە خۆی جارە هەرماوەی بەسەر چووە بۆ بەلاشیەوە یعنی ئاساییە یعنی ئەیبینێت بەس خەمی لێ ناخوات ئەو خەمەی کە با بڵێن ئەی خوات تەنها پڕکردنی گیرفانی خۆیەتی کۆمپانیاکانی خۆی زەرەر نەکات تەنها کێشەی ئەوە یعنی کێشەی ئەوە نیە خەڵک چی بەسەر دێت بەداخەوە وای ئەمێ بزانم کە طبعا من لە ئامادەکردنی بەرنامەیە کۆمەڵە لێکەوتەم بینی ئەوەندەی سێرچم کرد یەکێک لەو لێکەوتانە زۆربەی جیابوونەوەکانی خێزانەکان پێویست بوو بۆی کە هاوسەرەکە ناتوانێت ینی ژیانی ڕۆژانی خێزانەکەی بەڕێ بکات ناچار بۆ توێتی تۆ بۆ ماڵی خۆت من بۆ ماڵی خۆم یان وتراوە کە ئیتر شوێن نەما قەرزی لێ نەکەین ئیتر پارەمان لە جیرفانە نەما بیدەین بە کرێخان و کابرای ساحەبخان وڵە کاکە مانگێک 2 مانگ 3 مانگ 4 مانگ لەسرە بۆسم منیش بژێوی ژیانم لەسرم خانوەیە ئەمانە تا چەند ئەم ئامارە ترسناکانی جیابوونەوەش لێکەوتێکی دیکەی خراپی نەدانی موچێ خۆی با بڵێن کە ئێمە ئەڵێن گرفتی موچەخۆر کە ئێمە ئەڵێن 1,200,000مان هەیە بەپێی ئامار و داتاکانی ساڵی 2024 دانیشتوانی هەرێمی کوردستان 6,370,668 کەستی تێپەڕاندووە ئێمە ئەڵێن لە ساڵ 80 موچەخۆرە یعنی زۆربەی زۆری خانەوادەکان کە با بڵین ئەگەر قەرزیش بکە بەرامبەرەکەشی موچەخۆرە قەرز لە کێ بکە ئەوەی کەنیەتی یان بۆ نمونە تۆ تەسیری کردوتە سەر بازار کە بازار خراپ بێ نەتوانێت کەسابەت کاسبکار پارەیەک نێتەوە گیرفانی کە ئەم موچەخۆرە بڕوا خەرجیکە دووبارە تەسیری لەسەر ئەویش کردێتەوە ئەمە لێکەوتەکانی بێجگەلەوەی کە بۆتە هۆکاری جیابوونەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەڵوەشانەوەی چەندین خێزان دووبارە لەم لاشەوە بۆتە هۆکاری ئەوەی ڕێژەی زەواجی گەنجانیش بەرز بوت لەبەری ناتوانێت توانای زەواجیان نییە لەبەرەوەی مادەیەکی ڕێژەی بێکاری زۆر بووە تۆ گەر بتەوێ ماڵێک پێک بهێنیش ینی ژیان بکەیت پێویستت بە کارە پێویستت بە ئیشە کە تۆ پارە نەهاتەوە ناو بازار پارە بازرگانی جوڵەی نەکرد کە موچە نەدرا کە ئێمە زۆری نەمان بەداخەوە با بڵێن موچەخۆرین کەمە خۆی هەر کێشەیەکیشی تایە 1,200,000 موچەخۆرین کە نەهاتەوە با بڵێن کە نەگەڕایەوە ناو بازار خەڵک یعنی پارەی پێ نییە کە پارەی پێ نەبوو هەموو جونگەکانی ژیان تەسیری تێکە ژیانی کۆمەڵایەتیە ڕێژەی بێکاری بەرزە بێتەوە دەرونی مناڵانە کە پێداویستی سەرەتایی نیە کە ئەچێ بۆ قوتابخانە ئەمانە و هەموو چەندین گرفتی تر ئەمانە هەمووی لێکەوتی ئەم نەبوونی پارە و موچەیە باش زۆرێک لە موچەخۆر و فەرمانبەر و مامۆستامان بینی ناڕەزایەتیان بەرامبەر ئەمە دەربڕی بەڵام بۆ نەتوانرا ئەم ناڕەزایەتیانە بکرێتە کارتێک بۆ ئەوەی دەسەڵات هیچ نەبێ هەنگاوێکی کردداری بنێ بۆی کە ئەم دۆخە چارەسەرکە بۆچی ئێمە دەست بۆ هەر شتێکە بین لە هەرێمی کوردستان نایە بەدەستەوە ئێمە چەندین ساڵ ناڕەزایەتیمان بینی بۆ ئەم شتانە نایەنەوە سکەی سەرسکەی خۆیان هۆکارەکە خەڵکەکەی یاخود دەسەڵاتدارەکەی وڵا بە تەکیدی هەردووچی بەرامبەر بە یەکتری بە ئێمە بە نمونە مامۆستا وەربگرین مامۆستا بایکەوتێکی زۆری کرد
قوتابی لە خوێندن دواکەوت مامۆستا هەم خۆی دووبارە کە ئەچێتەوە سەرکارەکەی بەپەلە دەرزوتنەوە و یان ئەم هینانە مەجبورە بە کاڵ و کرچی چونکە کاتێکی لە بەردەستانیە بەڵام حکوومەت ئەمەشی بینی هەر خەمساردە بەلایەوە گرنگ نییە مناڵی خۆی لە قوتابخانە ناخوێنێ مناڵەکانی خۆیان لە دەروی وڵاتن یان لە قوتابخانە ئەهلیەکانن هیچ کێشەیەک بۆ ئەو دروست ناکات بەرەوە خەمساردە بەرامبەر بەمە ینی هیچ هەنگاوێکی کردداری نەناوەکە ئەم موچەیە حەلکات خەڵکیش من پێم وایە ئەگەر خەڵکی ئێمە لە ئێستایە سیاسەتی 66 موچەی نەدراو پاشەکەوتکراو یان بەڕێژەیەکی کەم دراوە ئەگەر ئەم سیاسەتەی پێ قبوڵە ئەوە دەنگدان لە پێشە و با دەنگیان بۆ باتەوە بۆ سیاسەتە بە ئێمە بڕۆین ئەگەر پێشمان قبول نییە کە هەموو عقل و منطقێگەڵێ کە ئەمە سیاسەتێکی غەڵەتە سیاسەتێکی فاشلە بە ئێمە لەو ڕۆژەیە بین خەڵک ئەمانە سزا بین با کەسانێکی دەستپا کەسانێکی ئەمین کەسانێک کە پابندن هەڵیان بژێرین چونکە ئەوەی پابند بێ بە ئاینەوە دزی ناکە گەندەڵی ناکات و نایەت قۆرخی هەموو جونگەیەکی ئەم خەڵکە بکات دێت دڵسۆزانە کارەکەی ئەکا و ئەتوانێت ژیانی خەڵکی لانی کەم هەنگاوی بۆ منێ بۆ باشترکردنی باش ینی باسی هەڵبژار نەکرد وەڵا هوداخان ینی پێم سەیرە ینی پەرلەمانتار واتە نوێنەری بۆ 19,000 کەس خۆ ئەم پەرلەمانتارانی دەسەڵات کە یەکێتی و پارتی هەر ئەو ئەندامانی خۆیان دەنگیان پێداون ئەوانیش فەرمانبەر و موچەخۆرن ینی بۆ کارێکی ژناکەن بۆ موچەخۆر و فەرمانبەرەکانی خۆشیان کە موچەخۆرن ئەوانیش وەکو هەر کەسێکی ئاسایی دیکەش کە سەر بەدەسەڵات نین ئەم نوێنەرانە بۆچی هیچ باسێک لە قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکەن یاخود ئەمانە نەخێر بەڕاستی ئەوانی کە دەنگیان پێداون با موچەشیان پێ نەدرێت لە شوێنی ترەوە پیان نەدرێ ئەمە وایە کاک سەلار ئەم حکوومەتی ئێمە دەسەڵاتێکی خۆسەپێنە دوو حیزب بەڕێوەی ئەبا کە هەموو جونگەکانی بۆ خۆی قۆرخ کردووە هەر لەسەرەوە هەتا خوارەوە هەموو ئەو جونگە ئیداری و حکومی و بازرگانیانە هەمووی بۆ خۆی قۆرخ کردووە بە تەکیدی ئەوانیش کەسی موچەخۆریان هەیە دێت لەم کاتی دەنگدانەیە بەداخەوە خەڵکێکی ئەبێ ئێمە واعیمان هەبێ خەڵکێکی تێگەشتومان هەبێ دێت موچەکەی خۆی کە 132 مانگە ماوەی 11 ساڵە یاری بەم موچەیە ئەکات حربی نفسی لەگەڵ ئاکە هەموو سەری مانگێ موچە دێ موچە نایە یعنی حاڵەتێکی دەرونی دروست کردو دێت و موچەی خۆی ئەدزێتەوە لەم کاتی بانگەشەی هەڵبژاردنا بە ترس و هەڕەشە و خەڵخەڵەتانی پارەیەکی کە مەرەوەی خۆیەتی ئەیاتەوە بۆ کۆسە و لەبەرەوەی دەنگی پێباتەوە هەر هەمان مافەدارایەکەی خۆیەتی ئەیاتەوە بەو بانگەشەی پێ ئەکاتەوە بۆ هێنانەوەی دەنگێکی تر هیوادارم ئەو خەڵکە تێبگاتلەوە جارێکی تر بەو شتانە هەڵ نەخەڵێتەوە لە مافی خۆی مافێکی سەرەتایی خۆی کە مافی موچەیە یعنی پەیمانێکە لە نێوان خەڵک و حکوومەتە باشە لەوەی هەبووداخان لەوەی ئێستا بینەری ئێمە کە هەڵبژانەکانی دیکە دەنگی داوە بە دەسەڵات لەوەی بڵێ کاکە باشە من بۆیە دەنگە دەم بە دەسەڵاتی تر هەموو شتێکی بەدەست ئەتوانێت هەرچێک بیکە بەس ئێوە خۆیشتان بەدەست نییە ئەتوان چی بکەن یعنی ئەوە پرسیاری لەوەی بینەرێک بێت کە دەنگەدا بە دەسەڵات دەنگ بدا بە ئێوە چیان بۆکەن کاک سەلار ئێمە یعنی کۆمەڵی دادگەری کە چوینە ناو با بڵێن هەڵبژاردنەوە ناوی کۆمەڵی دادگەری بەرین ئێمە کە کاندیدی کۆمەڵی دادگەرین کۆمەڵی دادگەری بەو دەسەڵاتە کەمەی کە لە دەستیا بووە بەیەک پەرلەمانتار زۆربەی پرسە ئاینی و مافەکانی خەڵک کە چۆتە پەرلەمانەوە چی پەرلەمانی کوردستان چی پەرلەمانی عێراق ئەم ئەندامانە بردویانەتە ئەوێ ئیشیان لەسەر کردووە و نەیان هێشتۆ هەنێشت کە دش بە ئاینە دش بە مافی خەڵکیە ئەندا کۆکیان لێ کردووە بە هەموو قووەتێکیانەوە دواتریش کۆمەڵی دادگەری یعنی بە هەموو هەوڵێکی خۆی ئەوان خەڵکیان فەقیر و هەژار کردووە ئەم با بڵێن ڕێکخراوانەی کە کۆمەڵی دادگەری سەپۆرتیانەکە یەکێک وەکو دەستگای بەخشین دێت
ئەو خەڵکی کە ئەو فەقیر و هەژاری کردو یارمەتی ئەیا و با بڵێن موچەیەک شتێکی بۆ دابین ئەکات چ لە نەخۆشخانەکانی چ لە با بڵێن ئەو خەڵکانی کە فەقیرن ئەو خەڵکانی کە ماڵێکی هەتیوەیان ئینیە بەڵام ئەم خەڵکی ئێم ئەبێ ئەوانە ببینێت ئەبێ ئەو جوانیانە ببینێت دەبێ ئەو شتانە ببینێت بەڵام بەداخەوە یعنی ئەم دەسەڵاتە یعنی نازانم بە چ ڕوویەکەوە یعنی دووبارە ئەچێتەوە بەردرگای خەڵکی لە حاڵەتێکا کە ئێستا 76 ڕۆژە موچەی نەیاوە و بە تەماژ نییە بیات چکە گەر تا هەفتەی داهاتوو موچەی مانگی 8 نەدرێ ناتوانێت لە 2 مانگا 5 مانگ کە نەدراوە بیات. ڕاست باشە تۆ فترێکی زۆر لەگەڵ ڕێکخراوی لاوان و گەنجانە ئیشت کردووە ئەم شێوازی مامەڵەکردنە بە قوت و ژیانی خەڵکیەوە بە قوت و ژیانی موچەخۆر و مامۆستا و فەرمانبەرەوە تا چەند کاریگەری نابێت لەسەر هەستی نیشتیمانی یان ئەرکە کاریەکانی کە ئەرکێک لەسەر فەرمانبەرێکە ئەبێ ئەم ڕۆژێبەجێی کاڵێک کاک من 76 ڕۆژۆکو خۆت وتت موچێ مۆر نەکردووی تر بۆچی هەستم بەمکار تا چەند ئەم هەستە نیشتیمانیە کاڵەکاتەوە. وەڵا بە تەئکیدی زۆر زۆر تەئسیری کردووە ینی تۆ وەرە ئێستا گەنجمان هەیە وەڵا من کورد نیم گەنجمان هەیە هیچ هەستێکی بۆ کوردایەتی نەماوە ئەڵێ کوردستانێک ئاو خاک و ئاڵایەک کە من نەتوانم لە ژێریان سەرەتایەترین مافەکانم هەبێت بۆچی مە یعنی تۆ بۆیە وڵاتت ئەوێ بۆیە خاک و نیشتیمانت ئەوێت تایە بەخۆشی بژی ینی گەنجانی ئێمە ئەو ئینتیمایەتیانە زۆر زۆر کاڵبەتەوە بەداخەوە ئەبێ بڵێن بەداخەوە یعنی ئەمەش هەمووی هۆکار و لێکەوتەی بێباکی و فاشلی ئەم دەسەڵاتەیە. باش ئەگەر ئەم دواکەوتن و شێوازە ماوەی 10 ساڵە بەردەوامە ئێوە گە چاودێری دۆخەکەتان کردبێت تا چەند نەبووتەوە کارێک بۆ ئەوەی کە گەندەڵی ڕێکخراو لە ناو دام و دەستگا و مؤسساتە دروست ببێت؟ بەڵێ بە تەئکیدی تۆ هەندێ با بڵێن دەوائری حکومیت هەیە لە خوارتری ئەوانەوە یعنی وەرە لە بچووکترین دائیرەوە هەتا ئەچێتەوە سەر وەزارەتەکان کە ئەڕواتەوە ئەو هەندێک کەسیان هەیە هەمووینا هەندێک کەسیان هەیە کە ئەمە هەمووی گەندەڵیتیا ئەکرێ لەو پارانی کە داهاتی کە دێتەوە ئەو دەوائیرانە بەداخەوە یعنی وەرە خەڵک وای لێ هاتووە کە موچەکەی نایات کە یعنی شایستەی دارایی پێ نایات هەندێ نەفەری نادڵسۆزیشیدا ئەم یعنی کاک سالار ئەم قۆرخکاریە کە با بڵین لە وەزارەتەکانە هەیەی کە هەمووی بۆ خۆی بۆ دەسەڵات لەم لە زۆنی ئەم لە زۆنی ئەولا کە ئەیبن بۆ خۆیان لە خوارەوەش قۆرخکاری بەڕێوەبەرێتیەکان وردە وردە هاتۆتە خوارەوە بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان کە بۆ کەسێکی ئەگەر خۆی نەبخۆنات کەسێکی سەرکەوتو دانێت ئەگەر کەسێکی سەرکەوتو دانێت لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و لە کاتی بۆ نمونە ینی هەنێ ئیش کە پێیان هەیە ئیشەکەی لەو شوێنانە بەڕێوە ناچێت ئەمە یعنی بەداخەوە کە هەموو قۆرخکاری لە هەموو جونگەیەکی حکومی و دائیریە هەیەی و ئەمەش بۆتە هۆکاری گەندەڵی لە شوێنێکی بچووک هەتا وردە دەچێتەوە. ئەگەر ئەمە ئاوا بێت کە پەڕێزت وەسفت کرد دوا ڕۆژەمان با بۆچی؟ بەداخەوە با بڵین ئەبێ ئێمە لەوە تێبگەین کە ئەم سیاسەتەی کە ئێستا پەیڕەو ئەکرێت خۆی لە بەردەم دواکەوتنی موچە برسیکردنی خەڵک بەداخەوە ئەبێ بڵین یعنی وردە وردە ئەگەر ئەمە بەردەوام بێت هەژاری لە کوردستان ئەبێ بە دیاردە یعنی ئیتر ئەوەنە زۆرە بێت چونکە ئێمە وتمان زۆربەی زۆری ئەم خەڵکە موچەخۆرە کە ئەم کە موچە نەهات و پارە نەبوو هەژاری وردە وردە ئەبێتە دیاردەیە کە لە ڕووی سیاسی و ئابووریشەوە یعنی ئینسان ئێمە بەرەو داڕمانە بات. باش ئێستا ئێمە ئەگەر قۆناغی دواکەوتن و پێدانی موچە تێپەڕێن ئێستا گرفتێکی تر هەیە یاخود ئەتوانین بڵێن دزیەکی دیکە هەیە لە موچەخۆر و فەرمانبەری هەرێمی کوردستان ئەویش پلە بەرزکردنەوەیە زیاترە بێ نزیکە بێتەوە لە 10 ساڵ پلە بەرزکردنەوە ڕاگیراوە هەندێک چینی کەم نەبێەوە ئیشیان پێیانە پلە بەرزکردنەوەیان نەوەستاوە ئەگەر موچەخۆرێک دوو پلە بەرزکردنەوەی وەستا بێ نزیک بە 180,000 بۆ 200,000 لە موچەکەی ناڕاستەوخۆ پێ نادرێ واتە هەر فەرمانبەرێک ئەگەر موچەکەی 30 ڕۆژارێکیش پێ بدرێ یعنی ئەم دواکەوت نەژنە بێ 30 ڕۆژارێک پێ بدرێ بەهۆی ئەوەی کە پلە بەرزکردنەوەکەی ڕاوەستێنداوە لەلایەن دەسەڵاتەوە 200,000 لێ دزراوە
ئەمە مانای چییە هوداخان؟ کاک سالار ئێمە ماوەی 10 ساڵە لە ساڵی 2014 هەتاکو ئێستا پلە بەرزکردنەوەش تەرفی عەلا ئەمانە هەمووی وەستاوە هی هەموو فەرمانبەران بەڵام سەربازیەکان هەندێکی کراوە بۆ نمونە لەم ڕۆژانە بەڵێ هەندێکی کراوە لەم ڕۆژانە 9000 لە بەرزکردنەوەی سەربازی بۆ کوڕابەری ئیشی پێێتی لەبەرەوەی دیوارێک بۆ خۆی دروستکە لە بینی خۆی و خەڵکەکەیە پلە بەرزکردنەوە ئێمە کە ئەمەی وەستاندووە ئەمە دزیەکە لەولاوە تاکو ئێستا سندوقێکی نەبووە کە ئەم لە ساحەوتی خانەنشینی لێبڕینی خانەنشینی هەبووە بۆ فەرمانبەران حکوومەتی هەرێمی کوردستان سندوقێکی نەبووە کە ئەم پارەیە بۆی بکڕێتەوە ئەمەشی بردووە ئێستا حکوومەتی عێراقی دێت داوا ئەکات تۆ کە خانشینی ئەبێت لەگەڵ ئەوانە ڕێکی کەیتەوە خانشینی کوردستان لە 100 هێناوە ئەم لە 100 بۆ ماوەی 3 ساڵ لەم فەرمانبەرانە یەکسەر تەطبیقیکە ئەیبڕێت نازانم چ مەنتیقێکە لێبڕین یەکسەر تەطبیقەکرێ بەڵام زیادکردن نایکا زیادکردنەکە شمولی ینی فەرمانبەرانی کوردستان ناکا بەداخەوە یعنی موچەی ئەم موچەی وەرنەگیراوە ئەم لە 100 چکە ئێمە لە 132 مانگی ڕابردووە 66 موچە یان نەدراوە یان بە لێبڕینی ڕێژەیەک لێبڕینی لێکراوە یان نیوە یان پاشەکەوت کراوە بەڵام ئەم دێت ئەو موچانەی خۆت کە وەرت نەگرتووە ئێستا بە ماوەی 3 ساڵی ئەو 10 ساڵی کەنەیاو لێت وەرەگرێتەوە لەسەر با بڵێن موچەکانی خۆت ئەم لە 100 تەطبیقیەکە جاوە ئەگەر باوکێک وا لە مناڵەکەی خۆی بکە کە بە دەست و پەنجەی خۆی گەورەی کردەوە مناڵە لێی قوبوڵ ناکە پێم سەیرە و خەڵکە کەسێکی غەیرە بەم شێوازە حکومێکە بەڵام بەچێتەوە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی پێداتەوە ینی پێناسەکردنی ئەم بابەتە قورسە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نەبینراوە حەقەنە هەموو ماڵێک شکر و تەقدیری لەلایەن دەسەڵاتەوە بۆ بچێتەوە ئەوانەی کە دەنگیان پێدەنەوە تۆ زوڵمت لێیەکە کەچیڵی هەر تۆم قوبوڵە پێم سەیرە باش هوداخان کاتێک بەرپرسانە بینیت زۆر گرفتیان نییە لەگەڵ کە موبەڕیرەیەنەوە بۆ نەدانی ئەم موچە هەر بەڕاست بەرپرس و وەزیرانی ئەم وڵاتە کێشەی دواکەوتنی موچیانی ئەوان موچیان دواناکەوە یاخود نەخێرەوان ئەوەندەیان پێ ئەدرێ کە گرفتی موچەی بۆ دروست نەبێ ئەمە چ پێناسەیە کەڵەگرێ کاک سالار ئێمە ئەم وەزیر و پەرلەمانتار و بەرپرسانی حکومی یەکەم ئەوەنە زۆریان پێ ئەدرێ خەمی لای ئەمەنیە دووهەم زۆربەی زۆریان ئەوانی کە دەسەڵاتن کراونە هاوپشتی کۆمپانیاکانی ئەوان کۆمپانیایەکیان هەیە پارەیان بۆ ئەجێڕێتەوە سێهەم لەناو خەڵکان ناژی لەگەڵ خەڵکان ناژیت یعنی هەمووی زۆربەی زۆریان یعنی لەگەڵ خەم و لەگەڵ کێشەی ئەم خەڵکانیە خۆی ژیانی خۆشە مشکلی نیە خەڵک چۆنەژی خەڵکەکەی چۆنەژی بەس جەنابەتە فەرمووی پێم سەیرە کە چۆن دەنگی بۆ ئاياتەوە ئەم چۆن دەنگدانش ترساندنە تۆقان هەڵخەڵەتان نە بەپارە بەداخەوە کە ئەمە ئەبێ ینی ئەمە ئاگامان لە خۆمان بێ بەڕاستی باشە ئەگەر ئێمە ینی زۆر وتراوە 10 ساڵە وترێ کاکە ئەمە ئەدزرێ ئەمە حەق و مافی خەڵکە بۆ چارەسەر نەکراوە ئەمێ لە هوداخان بپرسم ئێستا ئێوە ئەگەر وەکو کۆمەڵی دادگەری ئەم دەسەڵاتەتان بدەنە دەست ئەتوانن تاوان دەسەڵاتداران لێن کاکە بودجە نییە پارە نییە خەزێنی دەوڵەت هیچی تیان نییە ئەگەر نایمە کوا پێمان خۆشە موچە حەزەکەی موچەخۆر 25 ڕۆژارێ موچەی پێ بدرێ بەخوا پارە نییە بۆیە نایدین ئەگەر ئێوە ئەو دەسەڵاتتان هەبێ گرفتی موچە چارەسەرەکەن بە تەکیدی هەموو هەوڵێکی کۆمەڵی دادگەری بۆ ژیانی خەڵکیە بۆ سەقامگیری ئاشتیە بۆ پێکەوە ژیانە بۆ ئەوەیە کە ئەم خەڵکە مافێکی سەرەتایی خۆی کە هەیەی دەستی یعنی بەدەستی کەوێ بە تەکیدی و هەموو هەوڵەکانیشی هەر ئەوەیە باشە ئەگەر ئێوە چوونە پەرلەمان چارەسەر بۆ ئەم دەسەڵاتە چۆن ئەکەن بڵێن کاکە ئەمە ڕێگەی کۆمەڵی دادگەریە فەرموو ئێوە چارەسەری بێموچەی بکەن خەڵک دەنگتان پێدا بۆی ئێوە ببنە کارتێکی فشار
بۆ ئەم دەسەڵاتە چۆن ئەم چارەسەری بێموچەی و قەیرانی کێشە و قەیرانی موچە چۆن چارەسەرەکەن ڕۆژەتانە بێت بە تەکیدی کاک سالار لە نێو سیاسەتی کاری کۆمەڵ بەرنامە و پرۆژەی تایبەتی خۆی هەیە کە دواتر ئەمانە ئەخرێتە ڕوو ئەگەر ئێمە چووینە پەرلەمان بەرنامەیەکی گشتگیرە هەموو خەڵکی کوردستان ئەگرێتەوە هەموو مافەکانی خەڵکی کوردی تایە بە تەکیدی بەرنامە و پلانمان ئەبێت موچەکانی پەرلەمانتارانی کۆمەڵ بۆ خۆیانە دەوترێت موچەی چاک وەرەگیرە لە پەرلەمانتار ئێوە موچەکانتان ئەگەر ببن بە پەرلەمانتار بۆ خۆتانە پێی دەوڵەمەنە بن ئەم قسەی تەمام زۆرەکرێ لە ناو خەڵکیە پێم وابێ ئەمە وەرگرت ئەم خۆ دەوڵەمەندکردن و ئەم پارەیە ئەم موچەیە ئەو پەرلەمانتارانە بگرێتەوە کە لە دەسەڵاتن پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری عقد و پەیمانێکیان لەگەڵ ئەم حیزبا هەیە لەگەڵ ئەم شەریعەتە هەیە کە ئەمەش هەموو بەرنامەیەکی کۆمەڵی دادگەری هەڵقوڵاوی شەریعەتە کە ئەو پارەی کە وەریەگرن ئەگەڕێتەوە بۆ دارایی حیزبیش هەمومان ئەزانین پرۆژەیەکی هەیە و لەکوێ سەرفیەکە و چۆن سەرفیەکات هوداخان ئەو عقدەی لەگەڵ حیزبە هەیە و پارە بگەڕێنێتەوە بەڵێ بەدڵنیاییەوە هوداخان من خولەکێک کاتێم بە تۆ ئەگەر ئەسا بینەر گوێی لە تۆیە تۆ بیانەوێت دەنگ بە تۆ بدەن تۆ چیان پێڵیت داواکارم لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵ وەکو خۆی ببینن کۆمەڵ سیاسەتێکی جوانی هەیە سیاسەتێکی جوان پەیڕەو ئەکات لەگەڵ خەڵکایە بۆ خەڵک هەوڵەیە و ئەو پرۆژە جوانانە ببینن کە یعنی تەنانەت منداڵی ئەوانەی کە خۆیان لە دەسەڵاتن ڕێکخراویان دروست کردووە ناتوانێت منداڵەکەی خۆی بخاتە ڕێکخراوەکەی خۆی بۆ پەروەردەکردن ئەینێرێتەوە سەنتەرەکانی نوری حکمە و جوانەکانی بەخشین ببینن جوانەکانی سۆمای چاوان ببینن یعنی ئەم کۆمەڵە ببینن کە هەموو هەوڵێکی بۆ ژیانی ئەم خەڵکەیە و تێبگەین کە ئەم سیاسەتی ئێستا ئەم حکوومەتە پەیڕەویەکە تکایە کاتی یانزە بیرمان بێت چەند موچەمان خوراوە و چ زوڵمێکیشمان لێکراوە ئەمەمان بێتەوە بەرچاو و ئەم حکوومەتە سزابین گەنجێکی زۆر بێ ئومێدە لە هەڵبژاردن و داخان چەند وتم وەکو کۆتا خولەکەیم بێت بە تایبەت لە چینی ئافرەتان بەڕێزت کاندیدی تۆ پەیامە چییە بۆ کچانمان بۆ دایکانمان بەڕاستی من لە ناو گەنجام لە ناو ئەو چینەم کە ئێستا کاتی دەنگدانیەتی ئەتوانێت دەنگ بدا بەڵام دۆخی ژیانی باوک و دایکی بینیوە لە چ دۆخێکایە لە هەموو شتێک بێ ئومێد بووە پەیامت بۆ گەنجان چیە بە تایبەت بۆ گەنجی ئافرەتان داواکارم ئینشاءالله دەنگ بە کەسانێک بە خەڵکێکی دیندار بن کە ئەمانەت پارێزن کە پەیمانێک و عهدێکیان لەگەڵ خوای گەورە هەیە کە پابندی ئاینن چونکە ناتوانێت مافیان بخوا و ناتوانێت دزیشیان لێ بکات داواکارم گەنجان بە تایبەتی کچی گەنج سیقە و متمانە بە کۆمەڵی دادگەری بکەن چونکە پارێزەری شکۆی ئافرەتە پارێزەری خێزانە و هەموو هەوڵێکیشی بۆ ئەو شکۆیە ئینشاءالله زۆر سپاس هودا محەممەد کاندیدی ژمارە 5 لیستی کۆمەڵی دادگەری سوپاس کە لەم تەوەرە لەگەڵم بووی بە هیوای سەرکەوتنیش وەکو لە وەڵاوتم ئینشەڵڵا بەرنامەی ئایندەمان کە لە داهاتووە بیکین وەکو پەرلەمانتار بناسن بینەر و بیسەری ئێمە تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش خواتان